پارتی بەیەک ئامانجەوە خۆی بۆ هەڵبژاردن ئامادە دەکات. مەسرور بارزانی دەیەوێت بەرامبەر چی پۆستی سەرۆکی حکوومەت مسۆگەر بکاتەوە. لا دوایین کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی، مەسعود بارزانی بڕیاریدا حیزبەکەی بەشداری لە هەڵبژاردندا بکات. بۆ ئەم مەبەستا مەکتەبی سیاسی و لوق و دامەزراوەکانی حیزبەکەی بۆ ئامادەکردنی لیستی کاندیدان ڕاستپاردووە. هەنگاوەکەی پارتی دوای ئەوە هات ئەو حیزبە بۆی دەرکەوت هەر بایکۆتێکی دیکە وا دەکات بکەونە دەرەوەی پرۆسەی سیاسی هەرێم. بەپێی زانیاری ستاندەر، ئامانجی ئێستای مەسرور بارزانی ئەوەیە بتوانێت خولێکی تر سەرۆکایەتی حکوومەت بۆ خۆی مسۆگەر بکات. بۆ ئەمەش دەیەوێت یەکێتی بەوە ڕازی بکات پشتیوانی وەرگرتنی پۆستی پارێزگاری کەرکووک لەلایەن ئەو حیزبەوە بکات. بۆیەش دوێنێ لە یادی یەکێتی مەسرور بارزانی ستایشی ڕۆڵی یەکێتی لە حکوومەت کرد. یەکێتی ژماوەی حکومڕانی مەسرور بارزانی بە ئەزمونێکی خراپ دەزانێت پێیان وایە ئیشکردن لەگەڵیدا قورسە. با گوێرەی زانیاریەکان، هەڵبژاردن دەکەوێتە ناوەڕاستی مانگی دەی ئەمساڵ. یەکێتیش پێی وایە دەنگەکانیان ئەم جارە نزیک دەبێتەوە لە پارتی. بۆیە ئەگەر هاوکێشەی هێز بگۆڕێت، دوور نییە یەکێتی داوای گێڕانەوەی 2 ساڵ بە 2 ساڵی حکوومەت بکات. سیناریۆیەکی دیکەش ئەوەیە بەرامبەر ئەوەی پارتی سەرۆکی حکوومەت وەربگرێت، یەکێتی سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمان وەربگرێت. ئەمەش کاتێک سەر دەگرێت پارتی بتوانێت پۆستی سەرۆک کۆمار بۆ نێچیروان بارزانی لە ساڵی داهاتوو مسۆگەر بکات. هەڵبژاردننی ئەمجارە لە کاتێکدایە پارتی چیتر 11 کورسی کۆتایی لەدەست نەماوە. ئەمە ژوا دەکات هاوکێشەکان لە پەرلەمانی داهاتوو گۆڕانکاری بەرچاوی بەسەردا بێت کە لە بەرژەوەندی پارتیدا نەبێت.